ئەو کاتان باش هاوڕێیان ئەو ڕوهەندی زانیاری گرنگ و نوێتان پێ ڕادەگەین لەسەر مەسعود بارزانی و مەسرور بارزانی. هاوڕێیان بەر لێ بچینە سەر ئەوە دەمەوێت بڵێم یعنی مە دوێنێ هەواڵێکم ڕاگەیان کە قوبعەت تاڵەبانی کێشەیەکی نێو مەکتەب سیاسی لەگەڵ بەرپرسی ئیدارەی مەکتەب سیاسی لە هەولێری شتیە بەختیار کاوانی بەڵام داوەندە زانیاری کات یعنی بڕواب کەسە زانیاریەکانیش بوویتە ئاستەک کە ینی هەر بەرە و تەفسیری خۆی هەیە هەر یەکە و چیرۆکێک دەجێڕتەوە خۆی ئەوە زۆر قورسە تۆ یەک لای بکەیەوە ڕەنگ خەڵکێک بڵێ هەندە جار بەمە زانیارەکان دروستە کورکات چ خۆم شەڕی کۆڕێ 31 ساڵ لەمە بەڕوویدایە زیندیە هەزار تەفسیری لۆکرا تۆ دەتەوێت خەبەرێک بۆ ئێمە مانان کە دێتن لەناو ئەو هەموو درک و لەناو ئەو هەموو بێشەفافیەتە وەڵا ئێکساکت بە تەواوی ڕاست دەبێت شەڕی کۆڕە کەس وەرە ئەمە هەموومان نەیژیانە هەر حزبە دێ و بە ڕوبەی خۆی دەپیوی ئەجە نۆرەی ئەوەیە بەرحاڵ هاوڕێیان ئەندێشتی گرنگەیە یەک مەسرور بارزانی پلانی زۆر مەترسیداریە دەستە دوو مەسعود بارزانی ڕۆژی تەندروستی باش نییە کە کەم جارە ڕەنگی ئەمن باسی بکەم لەو ڕوانگەوە دەین باز دەکەنی یەکەم با باسی مەسرور بارزانی بکەین مەسرور بارزانی هاوڕێیان لەو ڕۆژی هات دەسەڵاتەوە پێشترێژ ناو دەستگای ئەمنی بوو هەموو کات هەوڵیدایە بە زەبر و زەنگ سەرکوت بکاتن دەنجی ناڕازیەکان ئینسانی بە شەهامەت و بە کەرامەت ئینسانی خاوەن ئیرادە کە تاچی بە ئیرادە وڵات پێش دەخا تاچی بە ئیرادە جورئەت دەداتە خەڵک کەسێتیشی بەهێز دروست دەکات تاچی لاواز کۆی لە موتیە هێوانە وڵات تێک دەشێنن هیچیان پێ ناکرێت کۆمەلگایەکی لاواز دەرەسێتن کە ماڵی بارزانی و تاڵەبانی حەزیان نەو مەخلوقانەیە حەزیان نەو زۆرە مەخلوقانەیە هەر لە بەرەندی سیرکەن مەسرور بارزانی ئەو بەلەوەی بێت دەسەڵات یەک دنیا زنجیرە تیرۆری کرد لە دەستگای ئەمنی ئیشی کرد کاکە من لەگەڵ ئەوەی ماجستێرەکەی بەناو لەسەر ئاشتەوایی نیشتیمانی و ئەو شتانەیە لە ئەمریکا گەورە بووە کەچی نییە لەگە زەبر و ژەنگە ینی هیچ هەستی پێ ناکە ڕۆژێک ئەو کابرایە گۆڕانکاریێک لە عەقڵی سیاسی ئیداری خۆی بکاتن یان لە بڕی تونند و تیژی بەدیریت کە بەکاربێنێت بەدیریت کە گۆڕانکاری لە عەقڵی سیاسیان چاکسازێکی دروست مەزالدانی دیموکراسی زیاتر ئەزان بۆ لەبەر ئەوەی دەزان کۆتای خۆیان هەموو دیکتاتۆرەکان ئەوەندە ترسنۆکن بەس دەیانێت دوو ڕۆژ تەمەنیان زیاتر بێت هاوڕێ مەسرور بارزانی هەر هات هەموو بە بارژە بیرمانە سەرەتا لە هەولێرێک پۆلێک دەنجی ئازادی خوازی گرت دوای ئەوە چۆ بادینان لە بادینان دنیایەک مامۆستا و خەڵکی ئازادی خوازی کرد هەمووانە کەتە ناو میدیایانی مانجی 6 و 7 و 8 2019 باشم لە بیرە دوای ئەوەی بۆ مانجیدا دەستی بەگرتنی شێروانی و هاوڕێکانی کرد تا ئەو کارەساتەی خوڵقان لە هەموو دنیا لە 31 ساڵی ڕابردوو قەت ئەوەندە کەرامەت و ئەوەی کورد لە ناوەندە جیهانیەکان ڕسوا نەکرا کە ئەزمونێکی هەرە قێزەوەن لە ناوچەکە پیادە دەکەن بە ئاستی تیرۆری خاشفتی و بە ئاستی ئەرهابەکانی ئەردۆغان دۆسیەی مافی ئازادی سیاسەکان لە ئەوروپا و لە ئەمریکا و لە هەموو ناوەندە جیهانیەکان پڕۆتستۆ کرا کەچی هیچ نەگۆڕە هەر بە عەقڵی خۆی کرد درێژەی پێدا بەڕوا بکەن ئەو هەموو پرۆتستۆی دەوری کردووە نەبوو یەک قس دیبلۆماسی بیتن هەر لەبەر هەندێک سەرباری ئەوەی وەک دەبینن نەوەک لە شانسی سیاسیان نۆ هەڵکەوت بەهۆی ئەو شەڕی نێوان ئۆکرانیا و رووسیا کە تا ئێستا کرانەوەیەکی گەورەی لەسەر ڕووی نەدایە لە ئەوروپا و ئەمریکا یعنی بەریتانیا تەنیا بەریتانیا تا ڕادەیەک پێشوازیان لێ دەکا وڵاتانی ئەوروپا و ئەمریکا تا ئێستاکە وەکو شتێکی لاوەکی لەمە گوتمان ینی شەڕی ئۆکرانیا و شەڕی رووسیا دەرگایەکی گەورەی لۆ کردنەوە هاوڕێیان
من باشم لەبیرە هەموو شتان لەبیرتانە مەسرور بارزانی جگە لەوەی کە هات یعنی ئەو زیندانی لایڤ ئەوەیە 1 دقە ببرن ئەوە سەگ سنووری ئەوەی خۆی هەیە لەو سنوورە جوگرافیە خۆی کە تێیدا دەژی خۆی پێ بەرپرسیارە هەر نەفەرێک بەوێدا بێتە حەپێت ئەوە یعنی هەست بەکڕا ینی هەست پێ دەکات بەرپرسیاروی لەو سنوورە جوگرافیای ماڵی ئێمێ هەرێک بێرەدا تێپەڕێ سەگ سروشتی وایە دەبێت ئەوە بێ بالعەکسی درۆن دێ جێشی ترشی دێ ئێران دێ عێراق دێ 200,000 سەگدارمان هەیە بەس لەو موچە خواردنێک لەم سەگ وانە ها سەگ هەر کەسێک بەلای ماڵەکەیدا بێ بێ نزیک بێت دەحەپێتی هاوڕێیان مەسرور بارزانی 2009 دوای ئەوەی زیندانەکانی پڕ کرد ناوەندە جیهانیەکانی پڕ لە ئیدانە کرد لە خەڵکی لە حکوومەتی هەرێم و کابینەیەکی تۆقێنەر خۆی ناساند هیچ سەرکەوتنی گەورەشی بەدەست دەهێنا لە شکست زیاتر لە کێشەکە لەوە نییە ینی شکستەکە لە بۆ مەسرور دەبی بە ئاسی ئەوە ئابڕووی کێشەی کوردیان بێت و دۆستیانە کێشەی کورد نەهێشت وەخت خۆی بە هەزاران پەرلەمانتار و حزب دۆستی کورد بوون و هەموو هێزەکان ڕکابەریان بوو لەسەر چێ زیاتر خزمەت بە کورد بکە ئێستا بالعەکسە چێ زیاتر پرۆتستۆی کورد بکە هەمووش ئەو عەقڵە سیاسی باشوور کەس بەقەدەر ئەوان لە ناوەندە جیهانەکان کێشەی کوردیان ڕسوانە کرد بە فەسادی بە تاڵانی بە حکومڕانیەکی کورە لە خوار خێڵیش بەو ئەرهابە نەتوانین نموزەجێکەوە بێت هاوڕێیان دوای ئەوە مەسرور بارزانی هەوڵی تیری لە ئەوروپایی لە بۆ مەکی ئامێدیدا لە سلێمانی ئەولیدا لە پەرلەمانتار غالب محەممەد یعنی پەڕیەوە ئەوەکانی کردەوە دوای ئەوە دەستی بە هاک و ریپۆرت و داخستنی هەموو پەیج و فەیسبووکانە کرد کە دنیایەک پەیج و فەیسبووکی ئەکاونتی نازدارمان کە بەشێکیان مێژووی ئەو میلەتە بوو هەمووی فەوتاند و هاوکات ئەوە دەستی بە ترسان تۆقان بڕوا بکە هەڕەشەیەشی زۆر لە بۆ هەموو ئەوانە دەهات جەوێکی دروست کرد دادگاکانی زیاتر کردە قەشمەری خانە دادوەرەکانی زیاتر کۆی لە کرد وێنەیەک پیشاندرا وێنەیەک بوو سەر ئەگەر ئەو پرۆتستۆی گەورە جیهانیە نەبووە ئیڕەوەندی و ئازادی خوازی و نێودەوڵەتیان مەسرور بارزانی دەیگەیاندەوە قۆناغی سەدام و ئەردۆغانی خراپتری دەبرد خراپتریشی برد لە هەندێک شوێن لە کاتێکدا ئەمە وەکو تورکیا و سەدامیش نین ینی خاوەن پێگەیەکی دەوڵەتی بین هەر لەبەر هەندێک زۆر ڕەوشی نێودەوڵەتی خراپ بوو تا ئێستاش خۆی نەگرتەوە سەرباری ئەو هەموو شانسە وەکو گوتم شانسەی کە لۆی دەرکەوت بە تایبەتی دوایین شەڕ کە شەڕی ئوکرانیا ئەوە هاوڕێیان مەسرور بارزانی نوێترین هەنگاوی دەتا ئەن دیکتاتۆرێک گوتم قەت بیر لە ئەوە ناکەنەوە گۆڕانکاری لە عەقڵی سیاسی خۆیان قەت بیر لەوە دەکەنەوە کو سەرکوتکەن کو خەڵک نییە بکڕن وجدانی ئەخلاقی یعنی حەزیان لێ نییە ئۆپۆزیسیۆنێکی ڕادیکال هەبێ حەزیان لێ نییە مرۆڤی ڕەخنەگری دەسەڵ حەزیان لێ هەموو خەڵک چەپڵیان لێدا بڵێ وان و عەقلیان وایە کە مەسعود بارزانی وەخت خۆی ڕۆژنامە ئەوە کە بوو کادیرێکی خۆیان هەبوو ناوی سەعد بوو هەر شەلاتی و باسییان دەکرد زۆر کەسەکی ئاس نزمە یەک بابەتی نووسی لەسەر مەسعود بارزانی وایە کردیە ڕاوێژکاری خۆی بڕوا بکەن ئەلەو ڕۆژانە باسی ئەوەش کەشما کرد پیاوەکە بوو کادیرێکی پارتیە بوو ئەوە بوو سەر بە نێچیری بوو هەرچی کرد نێچیر زۆر تیمای پێنداوەڵایەک مەقالەی لە بۆ مەسرور بارزانی نووسی کوردیە بەرپرسە چی باڵا کردیە بەرپرسە چی باڵە تۆ وەرە هەرچی بی دوشێ بابەت بە شان و باڵی ئەو بنەماڵە داڵدا دەتبەنە ئاسمانێ یعنی لە کاتێکدا پێگەی ئینسانەکە چۆنا و چەند ئەو ئینسانە ڕازەکە لایەن گرنگ نییە بڕۆ مەدعو سەنایان بکە تەواو ئەو حاڵەتە زۆرە هەتا یەکێک لەوانەی سەدەینێک سەری دێنەوە وەزیری گواستنەوە گەیاندن ناوی ئانۆ جۆهۆرە کابرایەکە مەسوول ناوسەی ئەنکاوەی پارتی بوو 6 داوای لەسەر کردی وەزیر 6 داوای لەسەر بوو هاوڕێیان کردی چێ وەزیر
وەزیری گواستنەوە گەیاندنی شەکلە فەزاعەتەکان چێ بە زمانی ئینگلیزی و عەرەبی کۆمەڵێک مەتحوسەنای ماڵی بارزانی کرد و کردیکە وەزیر گواستنەوە گەیاندن. پیلانەکەی مەسرور بارزانی سیاوڕیان پیلانەکەی ئەوەیە ئێستاکە بەگەر ئەنجومەنی دادوەری بەرنامەیەکیان دەستا ئەوەی نووسیتیان بڵاویان کردۆشتش خراپ نییە یعنی هەمومان تەئیدیۆ دەکەین کۆمەڵک دیادەی قێزەوە ناو کۆمەلگای کوردی هەیە ئەگەر ئەوان بتوانن ئەنجومەنی دادوەری و وەزارەتی گواستنەوە گەیاندن یعنی ئەو شتە قێزەوەنانەی لەسەر مەسەرەی سێکس و کێشە و کۆمەڵایەتی دروست دەبێ ئەوە دەکەن زۆر باشە بیکەنە قانونەکو هەوڵ دەدەن سزای ئەو دەن بەس ئێمە دەیان لە پشتەوە ئاگادارین یەکێک لەو بەرنامانەی کە هەیەە وەکو چۆن یاسای دوی مۆبایلە دروستیان کرد تەنیا ڕۆژنامە نووس چارەگوانەکانیان پێ سزادا کەسکیان ئەوە دەبینن نە مەسئولێک سزادرا نەک دەوڵەمەندێک نەک کادی ڕەشیداری حزبیان کەسیان نەکرد تەنیا یاسا دوی مۆبایل دیتە 9 ساڵەی کە ئەو یاسایە دەرچوت دەیان ڕۆژنامە نووس بەو یاسایە سزادرا و بەرتەسچی ئازادی سیاسی کە ئێستا مەسرور بارزانی هەمان شتی بە خراپتر لە دەستە کە دەوێ بە ناوی دەوڵەت و یاسا بە ناوی وەزارەتی گواستنەوە ئەنجومەنی دادوەری و پەیوەند هەوڵ دەدا ئەگە حکوومەتی عێراق ببینێت کە کەس نازانی بەرەو چێ دەڕوا بەڕاستی حکوومەتی عێراق چی لێ دێت چی لانێ ئەو پێگەی هەیەیانە بە تایبەتی وەزیری خارجیەکەیان فواد حوسێنی ملپان هاوڕێیان ئەو فواد حوسێن دڵنیابن لەوەی یاریەکی سیاسی بکردو لە ڕوانگە نیشتیمانیەکەی هەڵ نەقوڵا بچکەوە لە قەوامری مەسعود بارزانی دەرناچی گەمەیەکی سیاسی بود و ڕۆژکە دەبین بزان چۆن چارەسەر دەکرێتەوە بۆیە ئێستا هەوڵ دەدەن هاوڕێیان وەزارەتی گواستنەوە گەیاندن ئەنجومەنی دادوەری لەگەر حکوومەتی عێراق ئەگەر بتوانن فشار بخەنە سەر فەیسبوک بە تایبەتی و ئاپەکانی دیکە کە ئەو دەنگە ناڕزایەتیانی لە ئەوروپا هەیە لە کوردستان سانسۆریان بکەن بە ناوی ئەوەی خەتەرن لەسەر ئەمنی قەومی بە ناوی ئەوەی ئەوانە کێشەی کۆمەڵایەتی و تەشیر بە ڕەمز و بە دادگا و بە یاسا دەکەن لەگە فەیسبوک دابیشن و پێیان بڵێن کە دەنگەکانی ئەو دەنگە ناڕزایەتیەکانی ئەوروپا نەگاتەوە کوردستان ئەوە یەکێک لە پیلانەکانی تری مەسرور بارزانیە چکو بێت تاقەت بوو لە هاکردن لە مەسەڵەن داخستنی پەیجەکان هەرچی کرد فەیسبوک داخستە ماچینە یوتیوبی یوتیوب زەختیرێکردین ئاتینەوە فەیسبوک دەچینە تیکتۆک دەچینە تەلەگرام دەچینە نازانم چ دنیایەک شوێن هێست دەیەوێ هەر بە تەواوەتی ئەو دەنگانەی نەکەری ئێمە ئەو دەنگانەی کە زۆر لێ بێتاقەتە بە ناوی یاسا وەکو یاسای دوی مۆبایل بەکو وتمان عقوبەی بدا و بچی لەگە فەیسبوک دابیشی و فەیسبوک ئاپەشی زۆر ئەوەیە ها سەرسەریە فەوزایە و زۆر مشکلیانی شکایەت ئازە وەکو یوتیوب نییە و یعنی زوو دەکەویتە ژێر تەسیرەوە بە ناوی دەوڵەت و یاسا و ئەوانە دەتوانن پرسی کەس بێ ئەوانە خەتەرن لەسەر ئەمنی قەومی هەر وڵاتاییان بۆ زانیاریان حکوومەتی هەرێم هیچ پێ ناکرێت حکوومەتێکی فەلا بەڵام حکوومەتی عێراق شەرعەتی زیاترە ئەتوانێ هەندێک شتێ بکەن بەداخەوە و پیلانیان لە دەستە چەند سەردەگری ئەمن نازانم بەس ئەو پیلانە هەیە بەو ناوی ئەنجومەنی دادوەری بە ناوی وەزارەتی گواستنەوە گەیاندەوە ئانۆ جەوهەریان هەیە کۆیلەیەکە کە دەڵێم 6 داوای هەبووە بڕوا بکەن ڕێبواری هەڵدا هەیە ئەندامەش سەرکردایەتی پارتی مەسیحی هەیە وتوی وەرە یعنی پارتیە پارتی وتوی کەسیان نەدیتەوە ئەوەیە کردە وەزیری گواستنەوە گەیاندن کە لە قێزەوەترین کەسە لە ناو مەسیحیەکان 6 داوای یاسایی لەسەرە وەزیرە لێرە ئەوەی یەک شتی 20 ساڵ بەر لە وەزیریشی هەبی بنمونە بەرپرسیارەتی نادیمە بالعکسە مەسعود بارزانی دەیکات هاوڕێیان ئەو پیلانە خەتەرە لۆ چوێ بۆ ئەوەی ئەو دەنگە ناڕزایەتیە نەگاتەوە کوردستان کە تەنجی پێڵسنە ئەو ڕەوەندە کوردی ئەو دەنگە ئازاد و بێرەکان یەک و دوو نین ئەم دڵنیام بەدەیە 20 کە زیاتر دەبیت هەوڵی لێیە چەند سەردەگری ئەمە ناسانم بەس ئەو بەرنامەیان هەیە بێن لەگە فەیسبوک قسە بکەن و بڵێن بابەوانە خەتەرن لەسەر ئەمنی قەومی دەنجی من نەگاتەوە کوردستان بەلایکەم ئەو پیلانە ژەهراویەی هەیە هاوڕێیان خاڵە کەش بەردەوەی ئەوە بیت سیرکەین مەسرور بارزانی ئەومان لە بیر چوو ئەوڕۆ 12 ڕۆژ لە ماگرتنی قارەمانانەی زیندانیانی بادینان تێدەپەڕەوێت کە هەر هەمویان
بیسێک زیاتر نابزانم مافی ئازادبوونیان هەبی و حکمی یاسای جگە لەوەی بە نائەداڵەت ژیراینە یاساکان قانونەکان تۆمەتەکان یەکێک لەو تۆمەتانی ئاڕەسە زۆر بەیان کرایە کە دژی سوپای تورکیا جەنگاون ئەگەر لێ بگە ڕابای و دەمی کە خەڵک ڕاپەڕی دژی سوپای تورکیا ئەوە تورکیا ئەو هەموو کەڵەگایی نەدەکرد ئەوە نیوەی خاچی کوردستانی داگیر نەدەکرد کەس هەمووی خستە زیندان بەتابەتی شیلاتزێ و پەنجەی دەستەکانیان بشکاندن و بەشەیان بە درۆن بە سیخوڕی ژووری ئۆپەراسیۆنی هاوبەشمیت و دەستگای هەواڵگەری پارتی پاراستن پێکەوە لە ناو بردن و بە سەدان گەنجی شیلاتزێیان دەربەدەر کرد لەبەر ئەوی شارۆچکەیەکی پڕ لە ئەوە بوو و هەموو چالاکوان و دەنگە بوێرەکانی بادینانیان خستیتە زیندان وەکو بۆ خۆتان دەبینن ئێستا حکمی یاسایەکەیان تاو بۆ بەریان نادا هەر بە عەنتەریان بەریان نادا جگە لە شێروانی کە دوسێ مانجیمەیە هەر هەمیان ئەوە بە پێی زانیاریەکانی ئێمە دەبی ئازاد بکرێن زەختەچی هەیە نازانین چەند سەر دەکرێن سەرشۆڕش لێرە لە بۆ کاوە فەتحی بابانە سەرۆکی ئەنجومەنی داواکاری گشتیە کە هیچ ئەوە نییە باشم تێناگەم ینی ئەنجومەنی دادوەری گشتی داواکاری گشتی بۆ چه هەیە ئەگەر دیفاع لە خەڵکێک نەکاتن کە جگە لەوەی بە نائەداڵەت گیرایە حکمیش تەواو کردیە بەر ناترێ خەڵک ئەو پەڕی تاوانی بەسەر دەکرد کاوە فەتحی بابانە تۆ چای کە لە سەرەوەی ئازاد خۆش نابی پێشووتر ئێوەمانان یعنی بە جددی لاپەڕەیەکی پڕ لە شەرمەزە کاکە مەیکە بە قوربان مەڵێ هیچم پێکردنە پێت ناکرێ بڕۆ دانیشە لە ماڵ دانیشە نەک بەشداربی لەو تاوان و تیرۆر و ئەوەی تر ئەو پیلانەیان هەیە کە یاسا دادگاکانیشیان کردە قەشمەری خانە و ئەوان دەوڵەتن میزاج دەوڵەتن نە حکوومەت ئێستا بە هەموو دەوڵەت بەو تورکیای فاشیەی بەوە سەدامە فاشیەی هەردووشیان بەڵام ڕێزیان لە یاسا دەگرت ڕێز دەگرن 30 ساڵیان حکوم دەکردی دوای بەریان دەدای ئێعدامیان دەکردی بەڵام دوای شتەکانیان دەدایەوە و مەیتەکانیان دەدایەوە کاچی منەوە دەتکوژی مەیتت ناداتەوە لە بەلاش علاش بە 20 ساڵ دەدایەوەتە ژۆرێ بەری بەهەرحاڵ میتر ئەو پیلانە قێزەوەنەش هەیە لە گۆڕێ هەر لە بەرهەندێ ئەو ماگرتنە بەردەوامیە هاوڕێیان دوایین خاڵ نەخۆشی مەسعود بارزانیتان پێ بڵێن مەسعود بارزانی بڕۆن سەیری ئەو ڤیدیۆی ئاخیری بکە تا ئەنمایەکی زۆرە مەسعود بارزانی دەرناکەی لە نزیکەوە لەوەی بارزانیەکانیش لە دووڕا دەرکەوت کامیرە بڕۆن سیرکن قەت ناتوانین لە نزیکەوە پیشانی بدە لە دووڕە ئەوە یەک دوو ماسک دەمام کەس نمایە لە هەموو دنیا بەس بارزانی و پاسەوانەکانی مایە تا ئەن مەوزوعیش خۆپاراستن نییە لە کۆرۆنا نەنا مەوزوع مەسعود بارزانی تووشی نەخۆشی پدوو بووە ددانەکانی تاقم وەرگە ناگری ئەگە ناخۆ تا 2 ملیۆن دۆلاریش کرد 10 ملیۆن دۆلاریش لە پدووی ددانی خۆی دەدا لە ددانی دانشی جوانی هەبیتن بەس ئەڵێن استجابەی نییە تووشی پدوو بووە نەخۆشی پدوو ئیتران تا تەفسیرە من ئەوەندەی بە دواتچنم کرد ئەگەر هەیە سوکەریەکی بەهێزیەبی بۆیە پدووەکانی ئەوە ناکە یان ئەو نەخۆشی پدوو ئەو حاڵەتی پدووی لە ددانی بە تایبەتیەوەی سەیری ددانی کەن پێشەوەی ددانەکانی نەمایە من نازانم بە پێی ئەو تەفسیرەی هەیە و بە پێی ئەو زانیاری بە دواتچوونانەی لە دەڤەری بارزان دەگاتەوە ئەوە لە دۆیە هەمووتان دیتان لە دوایین ڤیدیۆ بڕۆ سەیری بکەنەوە ئەمن لە کۆمنت شەوڵ دەمدا بنێم مەسعود بارزانی ددانی نمایە پێشەوە تا ئەگەر یەک ڕێگە هەبوایە خۆی وا پیشان نەدەدا هەر لە بەرەندەی کامیرە بە دووری پیشان دەدا و بە خۆی و چاردەوروبەرەکانی ماسک لەبەر دەکەن وەکو گوتم دەکاتێک لە هەموو دنیا ماسک نما لۆ لەبەر ئەوەی ترسی هەیە و پێی شادمە دە و ددانی ئەوە دەبێتن بۆیە تاقمی ددان دەڵێن استجابەی نییە پدووەکانی مردووە و ناکرێتن ئەوە بی ئەوەش تەسیر لە تەمەنی دەکات لە سەحەتی دەکات و لە ئەحسابی دەکاتن و حتى دەموچاوی گۆڕانکاری بەسەرات دەبێ بڵێن ینی مەسعود بارزانی پێشترێش دەنگۆیشی زۆر بەهێسە بوو کە نەخۆشی جلدی پێستی هەیە بەڵام ئێستا کە ددانەکانی دەڵێن هەموو کەتیە و تاقمی ددانیش لە بۆی ناگونجێ بۆیە ئەوە ئەتوکەنانت پێ نەخورێ ئیتر دەبی شیر و سۆپە و ئەو شتە سادانە بخۆیەوە و کە نەتوانی خواردنی باش بجوی و
ئەوە بیتر تەسیرە کاریگەری تەندروستی دەکاتنەوە تەسیرە تەمەنت دەکات چەندە گەنا کابراایەکە زۆر خۆی خۆش دەوێت سێ سەعات ڕۆژانە ڕاضی دەکە بۆ زانیاری تا مەسعود بارزانی یاسە دەکاتن و تەمرین دەکا و مەلەوانی دەکاتن زۆر حەزی بە ژیانە بەڵام تووشی ئەو پدووە بووە حاڵەتی زۆر خراپە لەبەر ئەوی هاوڕێن نانت پێ نەخورێت جوان خواردنی باشت پێ نەخورێ پێت نەجوێ مائیدەت ئازاردا ئەوە دکتۆر شتەکانی ئەوانێ بواری تەندروستی ئەو بنە ئیتر خواردنی پێ ناکرێ زۆر باش بخۆی ئەوە یعنی دادەبڕێ لە زۆر خۆش ئەوەکانی دنیا ئیتر تەسیرە تەمەنت دەکات لە تەندروستی دەکاتن ئیتر توش ئەو حاڵەتەوە هەر لەبەر هەندەیە ببینن شعات پاش ماوەش کە ئەگەر وا بڕوە مەسعود بارزانی ناتوانانی وەکو غەڵەت دەکات لە قسە و تەلەفوز گوتن و ئەو شتانە ئەمە نازانم عیلاجی پێ دەبیندرێتەوە یان ناوزەیم پرسیتم لە دکتۆری ددان لە چەند هاوڕێگەڕە وتیان هیچ تا ئێستا هیچ عیلاجی نییە بەڵام ئەوانە خاوەنی ملیارها دۆلارن هەموو پارەیەک دەرخان دەکەن لە پێناوی بەڵام تا ئێستا عیلاج نەکرایە و ماوەیەکی زۆری خەریکی ئەو شتەیە ئیتر ئەو حاڵەتەشە بویستم ئاگادارتان بکەمەوە کە مەسعود بارزانی ڕەوشی تەندروستی باش نییە بۆیشە خۆی دوورەپەرێز دەگری لە کامیرە و لە دووڕە پیشانی دەدەن و بۆیش تا ئێستا دەمام ماسک لە دەموچاوی خۆیان و پاسەوانەکانی بڕۆن سەیری بکەنەوە لەو هەیە ئاخر ڤیدیۆ ئیتر ئەو دوسێ خاڵا بوویستم ئاگادارتان بکەمەوە هاوڕێیان دوایین شتی من تکاتان لێ دەکەم تکا هەوڵدەن زانیاری دروست بگەین بە ئێمە بۆ ئەوی ئێمە بتوانین شەڕی ئەو دەستە و یەخە و ئەو هەڵمەتی تەلەفۆن بڕوا بکەن بەرپرس تەنجی پێڵسندرایە بەرپرس ترسیان هەیە هیچ ئەمە لە بەوەم نییە من یەکێکم لە کارکتەرەکانی ئەو بوارە بەڵام بڕوا بکەن یعنی ڕۆحیان لە زەنگی تەلەفۆن دەچێت و هەموو بەرپرسەکان زەلیل و کەرامەت شکانە ئەو دەیان بینن و هەڵدێن و زەلیلمان کردی بۆیە هەوڵ مەدەن هەوڵەکەیە کە زانیاری نادروست ئەو زانیارە نادروستانە یان ئەم دەزانم قورسە بگێ زانیاری لە وڵاتێکی دروست کە دیموکراسیەت نەبی کە شەفافیەت نەبێ ینی زۆر ناخۆشە تو گەنجەچینێک بادیان کۆمەڵێک خەڵک کە زانیاری دەداتێ بەس هەوڵ بدەن زانیارەکان بە دروست بگەێنە ئێمە و پەرە پێ بدەن و ئەو خەباتەش بەشەکە لە فشار ینی هەموو ئەو شتانەی دەکە و چالاکی کۆنی پێشمەرگە کاریگەری خۆی هەیە مەرج نییە دەسەڵاتە بە ڕۆژێک بڕوخێ ئەوە هەمووی بەشەکە لەو خەباتە هاوڕێیان هەرویستم ئەوتان پێ بڵم یەک ڕەوشی تەندروستی بارزانی ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپیان توش مەسرور بارزانی ئەو پیلانە زەهەرنەمەی هەیە قبوڵی نییە تەنانەوە ئامادە نییە لە بۆ نێچیروانی ئامۆزای خۆی حزیەت بدەکە سەرۆکی ئەرێمە زۆرەی ئێمەمانایە کاتێکی خۆش سەرکەوتن هەر بۆ ئێمە و ئەو دەنگە ئازادانەی زیندانی بەرخودان و پڕ لە تێکۆشانن کە جوانترین وێنەیان لە بەرخودان و لە قارەمانەتی لە زیندانەکان تۆمار کرد سەرفرازی بۆ دەنگە ئازادەکان سەرشۆڕیش بۆ کۆیلە و جەلادەکان کە سەرشۆڕی خۆیان و بنەماڵەکانیان دەکەن وەکو بنەماڵی جاش و استخبارات و باسیەکان کاتێکی خۆش